أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اعلموا أنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد كمثل غيث أعجب الكفار نباته ثم يهيج فتراه مصفرا ثم يكون حطاما وفي الآخرة عذاب شديد ومغفرة من الله ورضوان وما الحياة الدنيا إلا متاع الغرور. سابقوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها كعرض السماء والأرض أعدت للذين آمنوا بالله ورسله ذلك فضل الله يؤتيه من يشاء والله ذو الفضل العظيم. ما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها إن ذلك على الله يسير لكي لا تأسوا على ما فاتكم ولا تفرحوا بما آتاكم والله لا يحب كل مختال فخور. الذين يبخلون ويأمرون الناس بالبخل ومن يتول فإن الله هو الغني الحميد. صدق الله العظيم. ويرانا دل تويتيانا بيه ويرانا دل تويتيانا بيه هاوار سكونتي ضلان ببيادي تو پروانش خوشحالنيا لسرچلان بویردی پیروزی تویا شویت لا نشرناك تروسكي روجم بوچيا دل تاريكي بيباكا پشتم لسوداي خلقي جينم رو لدرقاي خوايا نمغرورم نبيزاري هولم بو تشتي هدايا ننالم
ننالم بۆ جودایی بوصفي صفاتي نيا حالي شعر پروانكي إلهي وخلاقي إلهي وخلاقي وحرزي ومويلي إليك لدى اليسار واليسر أفزع إلهي إليك لدى العسر أفزع فهل يا سيدي فرج قريب فيا ديان يوم الدين فرج هموما في الفؤاد لها ذبيب إلهي أنت تعلم كيف حالي فهل يا سيدي فرج قريب فيا ديان يوم الدين فرج هموما في الفؤاد لها ذبيب صل يا رب وسلم على من لا اسم بعد اسمه محمدا صل يا رب وسلم على شفيعنا يوم العرض عليك يا الله صل يا رب وسلم على شفيعنا وشفيع ذنوبنا محمدا صلوات ربي وسلامه عليه وسلم تسليما. بینەرانی زۆر بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشەویستان و بەڕێزان لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان دەینەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەچینە لای برای بەڕێزمان کاک ڕیاز و جەنابی کاک دکتۆر زۆر بەخێریان ئەهێنین بۆ نێو ستۆدیۆی بەرنامەکەمان و خوای گەورە پایداریان کە ئینشاءالله. ئەزماین ئینشاءالله کاک ڕێزی. زۆر سپاس بۆ جەنابەت بەخێر بێنەوە. زۆر سپاس. بابەتی ڕۆژمان چی ئینشاءالله کاک ڕێزجان؟ لێبوردەی خوای گەورە لە ڕەمەزاندا بۆ بەندەکان یا لێبوردنی خوای گەورە بۆ بەندەکانی تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز ببوورە گوڵزاری ڕەمەزانە بێ. بەڵێ ئینشاءالله. لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد حسین پێنجێنی کە ئەمڕۆ دووەم ڕۆژێتی وەکۆڵی عەزیەتی ئەدەین. لێبوردنەوەی خوددا لە ڕەمەزاندا بینەرانی بەڕێز دووبارە سڵاوی خوای گەورەتان لێبێ و خوای گەورە تاعەت و عیبادەت و شەو نوێژ و قیام هەموو جۆرە پەرستش و دوعا و نزایەکی ئەم مانگە پیرۆزەمان لێوەربگرێ و خوای گەورە بیکاتە توێژووی قیامەتمان. ئێمەی بەندەی گوناهبار، ئێمەی سەرکەش و لە ڕێلادەری ڕێی ڕاستەقینەی خوددا بە کۆڵێ گوناهەوە بە خەرمانێکی پڕ لە گوناهەوە بەرەو دەریای ڕەحم و بەزەیی و میهرەبانی و لێبوردەیی خوا هەنگاو دەهابین و ئەمانەوێ لە پەنای ئەو دەریایەدا کۆڵی قورسی لە ناوبەر و پڕوکێنەری سەرشانمان کە هەمووی گوناهی بێبەرهەمە بشۆینەوە و بە جەستەیەکی پاک و دڵ و دەروونێکی پاکەوە بگەڕێنەوە بۆ لای خوا. ڕەمەزان گەورەترین وێستگەی ژیانی مرۆڤەکانە کە خوای گەورە دایناوە بۆ ئەوەی لە ڕێەوە بتوانن پێیدا گوزەر بکەن و هەموو گوناه و سەرپێچی و ئەو مەعسیەتانەی کە لە ژیانی ڕابردوویانە کردویانە بتوانێ ئەم گوناهانە داماڵێ و لە کۆڵ بەندەیان بکاتەوە. لێبوردەیی خوای گەورە
خوای گەورە هەمیشە لە هەموو کات و سات و شوێن و جێگە و مانگ و زمانێکدا لێبوردە و بە بەزەیی و بەخشندەیە بۆ بەندەکانی. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ سوێندم بەو کەسەی گیانی محەممەدی بەدەستە صلی الله عليه وسلم و ڕۆحمان بە قوربانی گیانی بێ ئەفەرمێت ئەگەر ئێوە گوناه نەکەن و داوای لێبوردن لە خوا نەکەن خوای گەورە ئەتانگۆڕێ بە ئومەت و میلەتێکی تر تا وەکو ئەوان گوناه بکەن و داوای لێبوردنی لێ بکەن چونکە خوای گەورە لێبوردن و بەخشین و بەخشندەیی و گەڕانەوە و تۆبەی بەندەکانی زۆر پێخۆشە. بۆ گرنگی و زانینی گەورەی لێبوردەی خوای گەورە بەرامبەر بە بەندەکانی خوای گەورە چەندە شادمان و ئاسوودەیە بە گەڕانەوەی بەندەکانی بە وازهێنانیان لە گوناه لە بەپشتکردنیان لە گوناه. تەوەری ئەمڕۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزانیشمان بۆ ئەم باسە زۆر گرنگە تەرخان کردووە. ومێدەوارین خوای گەورە ئەم بەرنامەیە بکاتە هۆی ئەوەی کە بەر لێبوردن و عەفو و لێ بەخشینی ئەو بکەوین و لەو هەموو گوناهە بێ بەرهەمەی کە لە ڕابردووە کۆمان کردوێتەوە وەکو ئەڵێ دوور بکەوینەوە و تەبەڕا لە گوناهەکانمان بکەین. دکتۆر گیان دووبارە زۆر بەخێربی بۆ ستۆدیۆی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. سڵاوی خوای گەورە لە ئێوە ئازیەتماندا یەخوا بەخێربی لە خەیر و سەلامەتی دنیا و قیامەتە. ستۆدیۆت ڕازاندەوە و خوای گەورە تاعات و عیبادەتی ئەمڕۆ و هەموو ڕۆژەکانی تیشت لێ قبوڵ بکات. اللهم آمین ئەجمعین. دکتۆر گیان هەمیشە سەیرەکەی خوای گەورە ناز و نیعمەتی خۆی لێبوردنی خۆی فەڕ و بەرەکەتی ئاسمانی سەیرەکەی بەستۆتەوە بە خۆشی نێوان بەندەکان بە لێبوردن و ڕێز و بۆم نەخۆشەویستی و لە یەکتر قبولکردن و یەکتر عەفوکردنی نێوان بەندەکان. ئێمە بەر لەوەی بچینە لای ئەو کەنز و گەنجینە گەورەی کە بریتە لە لێبوردنی خوای گەورە بۆ ئێمەی سەرکەش و لە ڕێلادەر بزانین لێبوردنی نێوان بەندەکان خۆیان چۆنە، چۆن ئەبێ بۆمە بەندەکان لە ئاهستیەکە لێبوردە بن، چۆن بۆم لە گیانی لێبوردەی گیانی خۆشەویستی گیانی یەکتر قبولکردن و چاوپۆشی لە هەڵە و کەم و کورتی یەکتر لە نێویانە زیندوو بکەنەوە. اینجا وەکو بۆ نمونە داوای لێبوردنیش لە خوای گەورە بکەن. سەرەتا سوپاس و ستایش بۆ پەروەردگار، جوانترین و بەبەهاترین سڵاو و سەلام لە گیانی پاکی پێغەمبەر و هاوڵان و شوێن کەوتوانی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم فەرمێ ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. ئەفەرمێ بە سۆز بن میهرەبان بن بەرامبەر ئەوانەی لەسەر زەویدان يرحمكم من في السماء، واتە پاداشت لە هەمان شێوازی کردارە. ئەفەرمێ ئێوە بە سۆز بن بەرامبەر ئەوانەی کە لەسەر زەویدان و لەژێر دەسەڵاتی ئێوەدان و پێویستیان بە سۆزی ئێوەیە. يرحمكم من في السماء، ئەوەی لە ئاسمانە کە پەروەردگاری باڵایە لە سەر و عەرشەوە چاوەڕێی سۆز و میهرەبانی ئەو بن. وپێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێ من لا يرحم لا يرحم، ئەوەی بە سۆز و لێبوردە نەبێت خوای گەورە بە سۆز و لێبوردە نابێ بەرامبەری. پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێ لە گەورە پیاوانی دوو ڕووەکان دانیشت بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەسەنی ماچە کرد، ئەیخستە سەرکۆشی مبارەکی و ئەینوسان بەخۆیەوە. فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەڵامی ئەو پیاوەدا کە پێی وتی لێ عەشەرەتون، وتی من دا ڕۆڵەم هەیە ما قبلت منهم ئەحەدا، ویستی بەوەتتا نەبا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. چۆن لە مەجلیسا مناڵێکە گریتە باوەش و ماچی ئەکەی. ئەو وتی ئەو سەرۆکی دوو ڕووەکان وتی من دە مناڵم هەیە و کەسیانم ماج نەکردووە. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەوە ئەملیک من دەسەڵاتی ئەو من نییە، بەسەر ئەوەیە زاڵ نیم خوای گەورە ڕەحمی لە دڵی تۆیە دەرێناوە. من لا يرحم لا يرحم، ئەوەی بە سۆز و بەخشندە و لێبوردە نەبێ بەرامبەر ئەوانەی لاژێر دەستیایەتی و چاوەڕێی سۆزی ئەمن، ئەوە چاوەڕێی ئەوە نەبێ پەروەردگار ڕەحمی پێ بکە. واتە بەڕەحم بە بەرامبەر ئەوانە کە لە بەردەستان و چاوەڕێی سۆزی تۆن خوای گەورە سۆزی خۆی بەسەر تا ئەبارێنێ. بەڵێ دکتۆر، وەکوڵێ هەمیشە مرۆڤ شتێکی بچووگە بەخشێت تا شتێکی گەورە بەدەست بێنێ، هەنگاوێکی بچووگە ڕێنێتەوە تا سەفەرێکی توولانی و دوور و درێژ وەکوڵێ ببڕێت. ئەبینی مرۆڤ لە کۆمەڵگەی خۆمانە ئامادە نییە هەڵەیەکی بچووکی دراوسێکەی براکەی خوشکەکەی دایکی باوکی ڕۆڵەکەی بۆ نمونە چاوپۆشی لێ بکە، لێبوردنی بەرامبەر ئەم هەڵە بچووکە بێ. بەڵام سەیرەکەی ئەمە بەردەوام بە بەرچاوی خوای گەورەوە لە ڕزق و ڕۆزی خوای گەورە لە زەوی خوای گەورە گوناه ئەکەین، سەرپێچیەکەین کەچی بۆ منە خوای گەورە بەم هەموو کۆڵی مەعسیەت و گوناه و سەرپێچی خۆمانەوە
لێمان خۆشە بێ مەبەستمە بپرسم ئایا ئێمە یەک نەتوانین بەرامبەر بە دۆستێکمان برادێکمان هەڵەیەکی بچووکی بەرامبەرکردین یا دوو زمانیەکی لە دژمان بەکارێناو یا بۆ منە قسەیەکی بۆ هەڵبەستوی نەتوانین لێبوردە بین ئایا ئەگرێت چاوەڕێی ئەو لێبوردنە گەورەیە بین کە هی خوای گەورەیە و لێبوردنی سەرەکی و بنشینەیە بۆەوەی کە ئێمە هەم لە دنیا هەم لە قیامەتا خۆشبەخت و ئاسوودە بین لە فەرمایشتێکی صحيحدا پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم ئەفەرمێ من أقال مسلما أقال الله عثرته هەر کەسێ داوای لێبوردنی یەکێکی قبول بێت یەکێک ببەخشێ خوای گەورە هەر ئیماندارێ ببەخشیت ئەفەرمێ أقال الله عثرته خوای گەورە لێبوردنی تۆ داوای لێبوردنی تۆ لە خوا قبولەکات تۆ هی بەندەکان قبولکە خوای گەورەشی تۆ قبولەکە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم پیاوێک لە ئومەتە پێشوەکوان خوا بەچی لێی خۆش بوو ئەفەرمێ کۆمەڵی حەقی لای خەڵک بوو قال لفتيانه بكركاني أو الرولة أو خلقك حقي إيمي لاية تجاوزوا عنه لعل الله أن يتجاوز عني الرولة إيوة بيان بخشن الرولة أقر إيوة أواني حقيان لاية زوريان بو مهينا اللي بردبن بران بريان بلكو برجاي أو يبروردقاري بالا لباوكتان خوش بي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي أوكاتي كمرت خواهي قورا بي فرمو من لتو بخشن ترو لتو بسوسترم تۆ بەندەکانم ئەبەخشی بە ڕەجای ئەوەی من بتبەخشم ئەوە منیش تۆم بەخشی واتە بەخشین بە بەخشینەوەیە ڕەحم بە ڕەحمەوەیە و سۆزیش بە سۆزەوەیە ئەوەی ببەخشێ و لێبوردە بێ خوای گەورە ئەی پێی ئەبەخشێ و وەلێشی ئەبورێت بڵێ جنابی مامۆستا ئەی لە حاڵەتێکا مرۆڤ لە ئەنجامی لێبوردنی مرۆڤەکانی تردا چی دەست دەکەوێت لە لێبوردنی أو كساني كوا بخشندي برانبريان پیغمبر فرمي صلى الله عليه وسلم من كظم غيظا وهو قادر هر كسي حقيقي لا يشيكا وبوي هي طوليك بسيني آزاري دا وما في هي طولي خوي بسيني تواناشي هي وشرعيش حكمي بياوة تواني طولي خوي بسيني بلام أفرمي كظم غيظه قيني خوي الرجاء واخواته وطول ناسينت والعافين عن الناس والله يحب المحسنين خوي جورا اهل احساني خوجوي واوشك والعافين عن الناس خلق ابوريت او صفه اهل شاك خوازه واخوات شاك خوازي خوجوي وبيغمر فرمي صلى الله عليه وسلم على رؤوس الخلائق قال الرجل زندبون ويابانيكا خاوني طولبي طول النسن حق اللابو بخشيت على رؤوس الخلائق لنيو همو خلق كان بانيكا هستا شن خوش پروردگاري بالا او رزد لي بني لو روجيا كهمو من سرمان كزو زليل دلين خوايا حساب من لقل مكة خوايا قورا بانيكا بفرمي ارفع رأسك سر برسكرو بعزيزي على رؤوس الخلائق همو خلق الشاوي لتويا خوايا قورا بفرمي حوري العين ما شئت اختر شيت اوي لتشيجو للزتي باشتو لحوري عين اختيارك وأو كساني كاختياري ليبردنك اختيار باختيار بخشين ببخشين والعافين والكاظمين الغيظ أو الرقي خوي أخواته ولضلي خوي أو أبخشي والعافين عن الناس ليبرد برامر خلقي والله يحب المحسنين أو أهلي إحسانه خوي جورا أواني خوشبت لحالتك جنابي مامۆستا أو تشيلوكي ك لروجي قيامتدا كخوي جورا بمقتولك بەو کەسێک کە کوژراوە قەسرێک شێوازێک لە بەهەشت پیشانەدا ئەڵێ ئەمە بۆ تۆیە و دواتریش بە قاتیلەکەش ئەڵێ ئەڵێ ئەمەش بۆ تۆیە ئەگەر لە حاڵەتێکا لێی خۆش بی ئەو چیرۆکەشمان بۆ بجێڕیتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەوانەی کەوا لە ڕۆژی قیامەتە بەتایبەتی ئەفەرمێ أول ما يحاسب بين الناس في الدماء وأول ما يحاسب بين العبد في الصلاة ئیماندار خوا بینی خۆی و خۆی لە نوێژەوە دەست پێەکە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی تەواو بوو ئەفەرمێ وەکاری کەشی بۆ تەواوەکە لە نوێژا کەوت خابەوە خەسیر ئەفەرمێ دۆڕاندی و وەزەرەرۆمەند بوو زەرەری کرد وەکەوت بەڵام لە بینی مەخلوقاتە لە بینی عەبدەکانی ئەفەرمێ فی الدیماء لە خوێنەوە دەست پێەکە ئەو قاتیلەی کە تەوبەی نەکردووە کە بەو زوڵمە ماوەتەوە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم کوژرا و ئێخەی بکوژە گرێ ئەفەرمێ ناسیەی پێشە سەری ئەگرێ قژی ئەگرێ ئەفەرمێ یا ڕەب سەل فیمە قەتەلەنی وافەرمێ خوێنی لێتیە شاهیدی لەسەرەیە بپرسە بۆ کوشتنی بەڵام ئەوانەی کەوا خوای گەورە ئێوێ بیان بەخشە و تەوبەیان کردووە
خی گەورە فەرمێ ئەوە ئەم بە تۆ ئەی تۆ لەو خۆشە بیت ئەوژە فەرمێ خوایە یعنی ڕجای ئەوەیەتی خوا لی خۆش بێ یعنی ئازار و ناڕەحەتی خوێنەکە و ئەو هەموو مەینەتی لەبی دەچێتەوە بەس خوا لی خۆش بێ و ئەو بەخشێت لەبەرخوا خی گەورەش بە ڕەحمی خۆی جوبرانی ئەو ئەکاتەوە چونکی تەوبەی کردووە و داوای لێ خۆشبوون لە پەروەردگار دکتۆریان هەمیشە بینی بۆ مرۆڤ سەرچڕە لە ڕێلا لە سکە دەرچووە بۆیە هەمیشە پێویستی بە لێبوردەیی هەیە بە تایبەتی لێبوردەیی خوای بەڕێستان بۆ ئەمە چیە فەرموو لەگەڵ ئەم هەموو لە ڕێت دەرچوون و لە سکەلادان و بۆ من ئەم هەموو سەرکەشیە تا چەند مرۆڤ پێویستی بە لێبوردەیی خوای هەیە ئەبوو ذەڕی غەفاری ڕەزای خوای لێبێ فەرمێت پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لە فەرمایش شتێکە کە حەدیثێکی قودسیە و لە خوای باڵاوە بۆمان دەگێڕێتەوە ئیمامی مسلم أفرمي يقول الله تعالى خوای گەورە فەرموویەتی من جاء بالحسنة فله 10 أمثالها ئەوەی چاکەیە بکە یەک بەدە پاداشتی ئەدەبەمە وأزيد ولو زیاتریش پاداشت دەدەمەوە یەک بە 700 ويضاعف لمن يشاء وخوا بیەوە یەک بە 700 زیاتریش بۆ هەندێ خواناسی هەڵبژاردە وفەرمێ پێغەمبەر صلى الله عليه وسلم لە خوای باڵاوە ومن جاء بالسيئة وهر کەسێ یەک تاوانی کرد فجزاء سيئة یەک تاوانی لەسەر نووسێ و یەک تۆڵەشی هەیە ئەو ئەغفر یان لی خۆشە بم خوای باڵا فەرمێ و پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم خوای باڵا فەرموویەتی ومن لقيني بقراب الأرض خطيئة ئەوەی بەقەدەر خۆڵی زەوی تاوانی هەبێت لا يشرك بي شيئا بمرجێک شەریک بۆ خوا قرار نەیە هاوار لە غەیری خوانەکە لە غەیری دینەکەی خوای قبول نەبێت هەمووی ڕەتکاتەوە تەنها دینەکەی خوای قبول بێت و هەروەها باوەڕی وابێ بەخشندە و لێبوردەی حەقیقی و تەنها پەروەردگارە و ڕەبی حەقیقی تەنها هەموو پەرستراوەکان بەتاڵن لە غەیری ئەڵڵا موحید بێ و تاقانە پەرست بێ بەو مەرجە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم خوای گەورە فەرمێ لقيته بمثلها مغفرة من ئەو مەبن ئەگات وخوای خۆی ئەبینێتەوە پڕ بە پڕ بەقەدەر تا سەحاب عنان السەما تا هەوری ئاسمانەکان تاوانی هەبێ پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم پڕ بە پڕی زەوی خۆی گەورە لێخۆشبوون ئەڕێژێ بەسەریە مادام داوای لێخۆشبوون بکە و بە مەرجی ئەوەی شەریک بۆ خوا قرار نەدا واتە لێخۆشبوونی پەروەردگار واسع المەغفرة ئەمەن بڕەحمی فراوانە پانتایی فراوانی ڕەحمی خوا و لێخۆشبوونی بەس خوای باڵا ئازارێت جەنابی مامۆستا من نایزانم فەرموودەیە یاخود بۆ ئەوی نەکەومە هەڵەوە خوا نەخواستە بەڵام وەک گوێم لێ بووە و بیستومە ئەڵێن بەندەیەک لە بەندەکانی خوا کاتێک کە دوعا ئەکا لەخوا ئەپاڕێتەوە داوای لێخۆشبوون و عەفوی لێ ئەکا خوای گەورە یەکسەری دوعاکەی قبول ناکە حەزرەتی جوبرائیل نازانم ئەوە لە خوای گەورەی پرسیوە یاخود خوای گەورە بە حەزرەتی جوبرائیلی فەرمووە توێتی حەزەکەم گوێم لە دەنگی بێ حەزەکەم گوێم لی بێ کە داوای عەفو و غوفرانم لێکا داوای لێخۆشبوونم لێکا ئەمەیان چۆنە فەرمایش شتێکە موقوفە لەسەر سەحابە ئەگەر یاد بێ بنیش هەڵم نەکرد بێ الزهور لە کتێبی الزهور ظهور المغفرة هاتووە ئەو مەسئلە ئەثەرێکە کە خوای گەورە فەرمێ پێم خۆشە گوێم لە سکاڵای عەبدم بێ کە داوای لێخۆشبوونەکە و لێشی خۆشە بم و کاتێ ئینسان ئەپاڕێتەوە بە گەورە دوعای سەید الاستغفار لا إله إلا أنت اللهم أنت ربي خوایە تۆ پەروەردگاری منی لا إله إلا أنت خوایە هیچ پەرستراوێک شایستەی پەرستش نییە غەیری تۆ ئەبوء لەکە بنعمەتیکە عەلەیە خوایە اعتراف بە هەموو نعمەتەکانەکەم و اعتراف بە هەموو تاوانەکان مەکەم خوایە کەس ناتوانێت لێم خۆش بێ ئیلا تۆ نەبێ ئەوە سەید الاستغفارە و ئەوەیە کە خوای گەورە پێی خۆشی گوێی لێبێ لە عەبدەکانی و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لەوە گەورەتر لەوە فراوانتر کە ئێمە ناتوانین ڕەحمی خوا و لێخۆشبوونی خوا بپێوین ئیلا خوای گەورە خۆی ئەزانێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەو شەوانی کە لێخۆشبوونی خوای گەورە بەخشندەی زۆر تێدایە لە تکی باران زۆرترا شەوەکانی ڕەمەزانە و ئەو ڕۆژەی کە لێخۆشبوونی پەروەردگاری زۆر تێدایە ڕۆژی عەرەفەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە مەلایکە ئەکا بە شاهید بە سێرەیانەوە دەفەرمێ ئەمە چیان ئەوێ دەڵێن ئەی پەروەردگار لێخۆشبوونی تۆیانەوێ پەنا ئەگرن لە دۆزەخ بیان پارێزی دەڵێ خۆ نەیان بینیوە دەفرمون ئەگەر بیان بینایە زۆر تونگتر و چرتر و پڕتر داوای لێخۆشبوونیانە کرد
دەفەرمونی داوای چیەکە پەروەردگاری باڵا فەرمی مەلایکە داوای چیەکەن مەلایکە فەرمون خوای خۆت شارەزاتری ئەوانە داوای بەهەشت دەکەن پەروەردگاری باڵا فەرمی ئەگەر بەهەشتیان ببینایە خۆنیان بینیوە مەلایکە دەفەرمونی پەروەردگار زیاتر و شڕتر و پڕتر و زۆر تۆنتر داوای بەهەشتیانە کرد خوای گەورە فەرمێ لێیان خۆش بوون و لەوەشی کە ئەوان داوای لێخۆشبوونی بۆکە یعنی لێخۆشبوون بە دوای لێخۆشبوونە ئەوەی ئەوان دەستی بۆ بەرزەکەنەوە لەوانش خۆشە بم ئەوەش میهرەبانی و سۆزی پەروەردگارە بۆ ڕۆژی عەرەفە و شەوانی ڕەمەزان لله عتقاء في كل ليلة هەموو شەوێ خوای گەورە پۆل پۆل لە مەلایکە دێنە سەر زەوی و پۆل پۆل لە ئیماندارانە بەخشێ هەموو شەوێکە بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم المحروم من حرم ئەفەرمێ بێبەشە بەش بڕاوە ئەو کەسەی لە لێخۆشبوونی ڕەمەزان بێبەش سبحان الله وەک ئەو دوعایی کە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا لە فەرمودەیە هاتووە کە زۆرترین وتنەوەی ئەم دوعایە لە شەوەکانی مانگی ڕەمەزان و دەشەوی کۆتاییە ئەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم عائشە فەرمی ئەگەر زانیم شەوی قەدرە چی بڵێ فەرمی بڵێ اللهم إنك عفو كريم خوایە تۆ لێخۆش بووی ناوی جوانە لێخۆش بووە و بەخشندە و سەخیت بۆ عەبدەکانە لێیانە بووری و پێیانە بەخشی خوایە داوات لێ ئەەکەم فاعف عنا خوایە داوات لێ ئەەکەم لێمان خۆش بیت واللهم أسألك العفو والعافية في الدنيا والآخرة يكيك لدعاء بردوا مكاني پیغمبر صلى الله عليه وسلم دکتۆر گیان من ویستم دوایی باسی ئەم زیکرە بکەین کە ئەویش باسی لێبوردەیەکە خاتو عایشە فەرمێ زۆرترین زیکر کە پێغەمبەری خوا لە ڕەمەزانە بۆ کۆلە دووبارێک بێ ئەم زیکرەوەی بەڵام لەمە گەڕین کە جەنابەت ئاماژت پێدا هەر لە باسی گفتوگویەکی نێوان خاتو عایشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکە بە ڕێزەکەی لە نێوان پێغەمبەری خوا خاتو عایشە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ هیچ کەسێ بەکردەوەی خۆی ناچێتە بەهەشت خاتو عایشە فەرمێ تەنانەت تۆش ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ بڵێ تەنانەت منیش ئەگەر ڕەحم و بەزەی و لێبوردنی خوای نەبێ زۆر جا لەوە چێ بەندەکان بەهۆی ئەوەی کە هەلی ئەوەی بۆ ناڕەخسێ کە نوێژێ بکایان ڕۆژ و یاکەم تەرخەمە لە نوێژ و ڕۆژ و عیبادەکانیان وەکۆڵەی تر تەواو سار دەبێتەوە و ئەم لێبوردنە خواییە کە هیچ کاممان بە پێکردەوەی خۆمان ناچنە بەهەشت وەکۆڵێ پشتگوێی ئەخا کەواتە لێبوردنی خوا لە عیبادەت و پەرستشەکانی ئێمە زۆر فراوانترە ئێمە چۆن وەکۆڵێ لەم هەدیە خواییە لەم دیارە خوایە سوود وەربگرین و بەو کەمە عیبادەت و نوێژ و ڕۆژوەی کە خۆمان هەمانە زۆر ینی دڵ نەبەستین و دڵنیابین کە ڕەحمی خوا زۆر لەوە گەورەترە کە بە نوێژ و ڕۆژوێکی ئێمە بتوانین قەرەبووی بکەینەوە لە ڕاستیە ئێمە نابێت چاوەڕێی کردەوەی خۆمان بێ ئێمە تەنها بێت چاوەڕێ ڕەحمی خوا بێ ئێمە ئەبێ ئەومان لە یاد بێت کە خوای گەورە ئەفەرمێ لا تەیئەسوا من ڕەوحی الله ئێوە هەرگیز لە بەخشندەی و لە سۆز و لە میهرەبانی و میهری پەروەردگار مەئویز مەبن بۆیە خاتو عایشە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڕەمەت قەدەماه بینیم قاچەکانت ئاوساون سڕ بوون بۆ ئەوەندە ئەپاڕێیتەوە و بۆ ئەوەندە داوای لێخۆشبوون لەخوا ئەکەی و ئایا تۆ پەروەردگارت وعدی لێخۆشبوونی پێ نەیاوی فەرمی بەڵێ بەڵام ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا لەسەر ئەو لێخۆشبوونەی خوا ئەفەرمێ من ئەمەوێ عەبدێک و بەندەیەکی زۆر سوپاسگوزاری پەروەردگار بم عائشە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم سەدید و قاربوا چەند ئەتوانی نزیک بە فەرمانەکان جێبەجێ بکە لە قەدەغەکراوەکان بە دوور بە خاتو عائشە فەرمووی بۆ تۆ بەکردەوەی خۆت ناچیتە بەهەشت فەرمووی نەخێر إلا أن يتغمدني الله برحمة منه وفضل نەخێر بەکردەوەی خۆم ناچمە بەهەشت نەخێر چاوەڕێ ئەوە نیم بەکردەوەی خۆم چمە بەهەشت إلا بەڕەحمی خوا نەبێ خوای گەورە دام پۆشێت بەڕەحم و بە فەزڵی خۆی بڵێ ئەمەوێ بەڕەحمی خوای گەورە و بەکردەوەی خۆم بەتەمانیم لە ئەسەرێکی صحیحە هاتووە کەوایەکێک لە عەبدەکانی خوا 80 ساڵ پەرستشی کرد دوای ئەوەی کەوا خوای گەورە حیسابی لەگەڵا کرد داوای ئەوەی کرد کە عملی خۆی بۆ حیساب بکەن پێش ڕەحمی خوا بەڵام لەو داواکاریەیە سەرکەوتوو نەبوو خوای گەورە کە بۆی حیساب کرد هەموو پەرستشی 80 ساڵی بەقەدەر کرێی بینینی یەک چاوی بوو وەتا خوای گەورەگە حیسابی و فەزڵ و نیعمەتەن هەمان لەگەڵا بکە یعنی ئەو ئێمە بە لەحەزات بە هیلاکە ئاچین ئەگەر ڕەحمی دەرەچین و زۆر ئەکەونە ژێرباری پەروەردگار و گەر خوای گەورە لەسەرمان سووک نەکا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ على كل سلامة ئەفەرمێ هەموو ئینسانێ 360
چەمینەوە لە لەشیا هەیە واتە جونگە لە ناو لەشی هەر مرۆڤێکە 360 چەمینەوە هەیە جونگە ئێسقان دەمار ماسوولکە کە پێویستی بە چەمینەوە هەیە و هەر چەمینەوەیەک واتە ئەگەر پەنجەیەک ئەگەر ئەژنۆیەک نەچەمێتەوە ئینسانە تووشی ناڕەحەتیە بێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دەبێ هەموو ڕۆژێ 360 سەدەقە بکەیت 360 چاکە بکەی هەموو ڕۆژێ بۆ ئەوەی تا ئێوارێ یەک چەمینەوەی لەشت لە کار نەکەوێت بەڵام پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دوور کات نوێژی ضحا دەبێتە بەرباری ئەوەی کەوا کە ئەنەما 360 بۆ 360 سەدەقەت کردووە بۆ 360 نوشتاندنەوە و چەمینەوە لە ناو لاشی مرۆڤەکانە بۆیە ئێمە زۆر بۆیە خوای گەورە ئەفەرمێ ئێوە ئەگەر بتانەوێت نعمەتی خوا ببژێرن ئەبەدەن ناتوانن بیبژێرن تەنها خوا زانێ نعمەتەکانی چەندە زۆرە لەبەرەوە لا تحصوها لەبەرەوە ئێمە ناتوانین نعمەتەکانی خوا ببژێرین و دائیمەن ئەبێ خۆمان بە قەرزار باری پەروەردگار بزانین کە ئێمە ڕەجاڵین خوای گەورە ئەفەرمێ ئەنتم الفقراء خوا دەوڵەمەندە ئێوە ئەو پەڕی ڕەجاڵ و محتاجی ڕەحم و سۆزی پەروەردگار جنابی مامۆستا خوای پەروەردگار لە ئەو ئاەتانەی کە لە قورئانی پیرۆزدا هاتووە زۆرترینی ئاەتەکان باسی ئەوەکە إن الله غفور رحيم إن الله عفو كريم إن الله يغفر الذنوب جميعا إلا من تاب وآمن وعمل صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات أمانهم آيات أو گۆڕینەوەی گوناه لە گوناهەوە بۆ چاکە و خوای گەورە بە شێوازێکی تر ئەو چاکانت باتەوە ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە و لە عینەن کاتە ئەگەر دیقەت بەی ئاەتەکانی شەدید العقاب و ئەو ئاەتانی کە باسی وعید و تۆڵەسەندنەوە ئەکا کەمترن لەو ئاەتانەی تر ئەمەش هەر بۆ ڕەحمەتی خوا و عەفوی خوا ئەگەڕێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دیمانەیەکی وروژێنەری سۆز و هەناوی هاوڵاندا دایکێک چەند ڕۆژێ بوو کۆرپەلەکەی خۆی نەبینی بوو ئەو کاتی کە بینیەوە باوەشی پیا کرد و بەخۆیەوە گوشی لە خۆشییا بۆنی ئەکرد و تەواو بەخۆیەوە نووساند کۆرپەلەکەی پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم سیرکەن ئەو دایکە چەند میهرەبانە چەند بەسۆزە چەند تامەزرۆیە بۆ ئەو بێچوەی خۆی خوای گەورە زۆر لەوە بەڕەحمترە بۆ عەبدەکانی خۆی فەرمووی گومانەکەن ئەو دایکە بێچوەکەی خۆی فڕێداتە ناو ئاگرەوە الله فەرمی نەخێر پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەموو حیوانات چەند ڕندەیە بەڵام بێچووی خۆی خاتە نێ و کەڵبەکانیەوە بەریناری ناکە ئەفەرمی ئەو ڕەحمی پەروەردگارە سەد ڕەحمی پەروەردگار یەک ڕەحم هاتووەتە سەر زەوی ئەوەیە کە هەمومان ئاوا بەرامبەر یەکترین بە سۆزی حتا حیوانات دڕندا بێچوەکەی خۆی لە برسان ناخوا فەرمی ئەو یەک ڕەحمەیە خوا تەوزیعی کردووە بەسەر مەخلوقاتیە 99 هێشتوەتەوە بۆ ڕۆژی زیندووبوونەوە بۆ ڕۆژی حیساب بۆیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لله أشد فرحة خوا زۆری پێخۆشترە لەو عەبدەی کەوا هەموو ئاو و ئازوقەی بەسەر ئەسپەکەوەیەتی و لە سەحرایەکە لێی گومە بێ بە شوێنیان ڕائەکە نایگرێ و ئیتر لە بندارێکە دەیەوێت دوا ڕۆحی دوا هەناسەی گیانی بدات لەسرە مەرگایە کاتێکەوە سەر بەرزەکاتەوە ڕەشوەی ئەسپەکەی ئەگرێ خواردن و ئاوی پێ و ژیانی بۆ دەگەڕێتەوە لە خۆشییا دەڵێ اللهم أنت عبدي خوایە تۆ بەندەی منی و ئەنە ڕەبوک من پەروەردگاری تۆم لە خۆشییا لێی تێگەچێ لەبری ئەوەی بڵێ خوایە من بەندەی تۆم و تۆ پەروەردگاری منی بەعەکسەوە ئەیڵێ ئەفەرمێ ئەو خۆشیە وای لێ کرد ئەوەی لێ تێک بچێ خوای گەورە زۆر لەوەی پێخۆشترە کە عەبدەکانی ئەگەڕێنەوە و عەبدەکانی داوای لێخۆشبوونەکەن يبدل الله سيئاتهم حسنات ئەمە هێمای گەورەترین بەخشندەی پەروەردگارە خوای گەورە عەبدی خۆیەتی تاوانی ئەنجام داوە گەڕاوەتەوە بۆ لای پەروەردگار ناچێتەوە سەری پەشیمانە لێی فرمێسک ئەڕێژێ ئەو چاوانەی کە فرمێسک ئەڕێژن لە خەجاڵەتی تاوان و داوای لێخۆشبوون و لە ترسی پەروەردگار حرم على النار پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە ئاگر حرام کراوە واتە پەشیمانە لێی و تەوبەی لێ کردووە خوا بە میهر و سۆزی خۆی تاوانەکانی بۆ ئەکا بە حەسەناتە و دەوڵەمەندی خوایە خۆ لە مەڵکی منا تاوانی نەکردووە خۆ لە سنووری منە نەبوو سنووری پەروەردگاری خۆی بەزاندووە و پەروەردگاری خۆی وعدیاوە بە مەرجێ تەوبەیەکی نەسوح بکا يبدل الله ئەوەش مەکرومەیەکی ترە بۆ ئەهلی تەوبە ڕێزێکی ترە و شەرەفێکی ترە خوای گەورە لێیانەنێت بەڵێ دکتۆر گیان زۆر جار چەمکی لێبوردەیی وەکو ئەوە مرۆڤ هەڵەیەکی کردبێ
تابان ئەمە بۆ نێوان مرۆڤەکان خۆیان ڕاستە بۆ منە کەسێک هەڵەیەک دەکا یام کە هەتا لە کوردستانە بۆ منە کە ئەبوتێ بۆ من لێبوردنی گشتی دەرەچێت بۆ زیندانیان ئەم زیندانیانە بتێونەتێ بە یەکێ لە تۆمەتەکان بە تاوانەکان دەستگیر کرامانای وایە لە بەرامبەردا هەڵەیەکەیە بۆیە ئەم لێبوردنەوەکو مافێک ئەدرێ بەڵام بۆ خوای گەورە ئایا مەرجە مرۆڤ هەڵەیەکی کردبێ اینجا ئەمیش داوای لێبوردن بکە یان ئێمە هەمیشە وەکو ئەوەی کە منەتباری خوین وەکوی کە قەرزاری خوین پێویستە هەمیشە لێبوردن ژیانی گرتبین و هەمیشە داوای لێبوردن لە خوا بکەین ئایا مەرجە ئێمە لە بەرامبەر خوا هەڵەیەکمان کردبێ اینجا داوای لێبوردن بکەین یان لە ئەسنای ئەوەشا کە لە سوژدە و عیبادەکانمانان هەر ئەبێ بۆ منە ستایشی خوا بکەین و داوای لێبوردنی لێ بکەین ئێمە لە یەکەم هەناسەی باڵغبوونمانەوە لە هەڵایین هەتاوەکو دوا هەناسەی مردنە بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم كل بني آدم خطاء هەموو نەوەکانی ئادەم دەکەونە ناو هەڵەوە بۆیە ئێمە واتە مەرجی ئێمە ئەوە نییە کە هەڵەمان کردو ئێمە دایم لە هەڵایە ئێمە کاتێ واجبەکان وەکو خۆی جێبەجێ ناکەین لە هەڵایە کاتێ فەرمانەکان جێبەجێ ناکەین لە هەڵایە کاتێ ئەبینین ئەوانەی سنوور ئەوانەی قەدەغەکراون نزیکین ئێمە لە شوبهات لە هەڵایە بۆیە ئێمە دایم لە هەڵایە و ئەمە دایم لە داوای لە خۆشببوونیش لە پەروەردگار بکەین و حتا پەروەردگاری باڵا ئەوەندە لێ خۆش بووە ئەگەر ئینسانەکان داوای لە خۆشببوونیش نەکا قابلی ئەوەی خوای گەورە لێی خۆش بێ بەڵام ئێمە دائما حەز بە قسووری خۆمان بکەین پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إني لأستغفر الله وأتوب إليه للرجل أكثر من 70 و100 مرة حتى جار 100 جار اللهم اغفر لي خواه لێم خۆش بی خواه داوای لێ خۆشبوونن لێ یەکەم واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا مژدەی گوناهی پێش و گوناهی دواشی لێ خۆش بووە پێش بعثەت و دوای بعثەتیش لە هەمووی خوای گەورە خۆش بووە ئەو داوای لێ خۆشبوونە خواکە و بە بەردەوامی ئێمە ئەبێ زۆر زیاتر لەبەرەوەی ئەگەر تاوانەکانمان بە لێ خۆشبوونی پەروەردگار نەکوژێتەوە دڵنیا بە پێش مردن سوتاوین پێش مردن بە غەزەبی پەروەردگار ئەسووتین سوتاوین ئەگەر خوای گەورە بە لوتفی خۆی لێمان نەبورێ و عەفومان نەکات. بەڵێ دکتۆر لە کاتێکا وەکو کاک مەحموود فەرمووی ئەو ئاماژە قورئانیانەی کە باز لە لێبوردن و ڕەحم و بەزەیی و بەخشینی خوای گەورەکەن زۆر زیاترن بۆ منە لەوانەی کە باز لە تۆڵەکردنەوە و سزا و جەهەنەم و ئەم شتانەکەن لە کاتێکا ئەم سزا و تۆڵانانش ئەوەندەی کە بۆ ئاغا و ستەمکار و تاغوت و ئەوانن کە بۆ منە مەنعی مەساجیدی خوا و بۆ من ئەوانن کە پەیامی خوا ئەگۆڕن و خەڵکیەکەنە کۆیلا هێندە بۆن لەوەچە بۆ خەڵکە ڕەش و ڕوتە داما و هەژارەکە نەبێت بەڵام بۆچی لەگەڵ ئەم هەموو ئاماژە ڕەحم و بەزەیە خوایانە بەشێکی زۆر لە مرۆڤەکان مەئیوسن نائومێدن ڕەشبینن وا ئەزان بۆ منە ئەمان ڕاستەوخۆ بۆ جەهەنەم دروست کراون و هەر ئەبێ بەم ڕێگا بڕۆن هەتا ئەگەن نێو کەندەڵانێکی پڕ لە ئاگرەوە بۆچی ئێمە لەبری ئەوەی گەشتبین و خۆشحاڵ بین بەم مژدە خوایانە بەم لێبوردنە خوایە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندین فەرموودا خوای گەورە لە ئاەتەکان قورئاندا باسییان کردووە لەبری ئەوەی گەشتبین بین بەمان بوو منە ڕەشبینین بەرامبەر بە کۆمەڵێ ئاەتی کەم کە باز لە تۆڵە و سزا و ناڕەحەتیەکانی دۆزەخەکەن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە فەرموویەتی إن رحمتي سبقت غضبي أفرمي رحمم بيش توڕەبوونمە بەخشندەیم پێش تۆڵەمە ڕاستە پەروەردگارە فەرمی إن الله شديد العقاب بەڵام بۆ یەکێک کە نەسرەوێ بۆ یەکێک کە بیر نەکاتەوە پەروەردگارێکی هەیە لێی خۆشە بێت بۆیە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم ئەفەرمێ مادامە خوای گەورە ئەفەرمێ مادام داوای لێخۆشبوون مەکەن ملیان خۆش ئەبم مادام تەڵەبی مەغفیرە دەکەن ملیان خۆش ئەبم و پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم کەسی بەدەر نەکردووە لە لێخۆشبوونی پەروەردگار ئەفەرمێ ئەو کەسەی کەوا هێنایان لە ڕۆژی زیندووبوونەوەیە ئەفەرمێ سجلی هەبوو مەد البەسەر بەقەدەر پانتایی بینینی چاوی مرۆڤەکان سجلی تاوانی هەبوو بەڵام یەک کەلیمەی بە ئیخلاسەوە وتبوو کە باوەڕی هەیە شاهیدیکی حەقیاوە کە خوایەک هەیە بێشەریک و بێهاوەڵە لا إله إلا الله لێکی لە بیتاقەکانی هێنا مەأموری پەروەردگار کێشایان ئەفەرمێ باتت واتە قورسایی زیاتر بوو لە تاوانەکانی و ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم عابدێک خواناسێ بە یەکێکی وت تاوانی کرد وتی إن الله لا تفعل ذلك ئەم تاوانە مەکە وتی دعني وربي لێم گەڕە بینی خۆم و خوای خۆم یعنی داوای لێ خۆشم لە خواکەم یعنی من باوەڕم وایە خوا لێ پێچینەوەم لێکە و باوەڕیشم وایە خوا حسابم لەگەڵاکە بەڵام باوەڕیشم وایە داوای لێ خۆش بم کەم خوا لێ خۆش بووە جاری دووهەم وتی لا تفعل ئەو تاوانە ئەنجام نەکەی
جاری سێم تاوانەکەی ئەنجامدا پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو عابیدە پێی وەدە و خوا ناسە والله لا يغفر الله لك سوێن بە بەخوا خوا لێت خۆش نابێ پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە کە زیندوی کردنەوە دوای مردنیان فەرمی ئەوەی کێ ڕەحمی من قەتیسەکە ئەوەی کێ سوێن لەسەر ڕەحمی منە خوا قەتیسە لەو خۆش نابم فەرمووی ئەوە لەو خۆش بووم ئەویش احبط عمله پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی کە ڕەحمی خۆی بەکەم زانی لەسەر ئەوەی کەوا مژدەیەکی دا و حەقی ئەو مژدە ناخۆشەی نەبوو خوا لەو تاوانبارە خۆش نابێ فەرمی ئەم بەرن بۆ دۆزەخ لەسەر ئەو بیرەی کە خوا لێی خۆش نابێ خوا لێی خۆش نەبوو بەڵام ئەو تاوانبارەکە کە باوەڕی وا بە خوا لێی خۆش دەبێ خوای گەورە لێی خۆش بوو پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم باسی عملیێکێکمان بۆ کە لە ئومەتە پێشوەکان ممن كان قبلكم عملەکە هەڵەیە بەڵام چونکی نیەتی وا بوو بەمە نەجاتی ئەبێ لە لێپێچینەوە عەزابی خوا لێی خۆش بوو ئەفەرمەیەکێک لە ئومەتە پێشوەکان باوەڕی وا بوو خۆیەکەی حیسابەکە زیندووبوونەوە هەیە لێپێچینەوە هەیە نەیزانی داوای دەخۆشن لە خوا بکە بە منداڵەکانی وی ڕۆڵەکانم ئەگەر مردم بم سووتێنن و ئەو خۆڵ و ئەو ڕەمادی سووتان نەم لە ڕۆژێکی بادا بیدەن بە بادا وتیان بابە بۆ وتی ئەوە جێبەجێەکەن وتیان بابە بۆ وتی پێتان ئەڵەم ئەوە مردم ئەوە جێبەجێەکەن ئەم سووتێنن خۆڵەکەم بە با ئەدەن وتیان بابە بۆ وتی دەبەرەوەی بابەتان خوازین دوی کاتەوەنی تاوانی هەیە بەرگە ناگرێ بەهیلا کاچێ پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەوەیان کرد و خوازین دوی کردەوە خوای گەورە عالمە بەدڵی ئەوە فەرمی بۆ هات کرد فەرمی خۆیان لە ترسیتەوە يعني سرەوتێکی هەیە سەڵەمینەوەیکی هەیە لە خوا واتە ئەم تاوانە ناکا کە حەڵاڵە بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یەکی لە میزانی پێوانی دڵی ئێمەی ئیماندارە فەرمێ ئیذا ئەساءەتکە سەیئەتک ئەگەر تاوانت کرد خەوت لێزڕا بێتاقەت بووی دڵی بوو بە بورکان تەنگە نەفەس بووی ئازاری چەش بووی تاوانە کردووە و ئەفەرمێ ئەگەر حەسەنەیەکە کە شادومان بووی دڵخۆش بووی کەوا تۆ عەمەلێکی پێ بە لای خوا ڕجای ئەوە تێ خوا لێ وەرگرت بێتی فأنت مؤمن واتە خۆشی عەمەلی صالح و ئازار چەشتن بە تاوانەوە ئەوە هێمایە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم واتە تۆ خورپەی ئیمان لە دڵتایە و بەردەوامی لە دۆستایەتی کەواتە حوسنی زەنبردن بە خوای گەورە زۆر کارێکی پیرۆزە و بەشیر و وەلا تونەفیر و وەیەسر وەلا تعسر و هەمیشە یعنی ئومێدتان زیاتر بێ بە خوای گەورە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای باڵا ئەفەرمێ ئەنا عند حسن ظن عبدي بي عبدم چ گومانێکم پێ بەرێ وای لەگەڵاکەم بۆیە ئینسان دائیمەن خۆش گومان بێ لە ڕەجای ئەوەیە کە خوای گەورە لێی خۆش دەبێت پێغەمبەر صلی الله عليه وسلم شاب من الأنصار لا لە لاوەکانی ئەنصار لە سەرە مەرگا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم چوو بۆ لای سەردانی کرد فەرمی کەیف ئەجیدوک تۆ چۆنە بینم فەرمی بین الخەوف والرەجاء زۆر ئەترسم کە بیری تاوانەکانم ئەکەمەوە خوا حیسابم لەگەڵ کا لەو پڕی ترسان و لەرزینە بەڵام ڕەجاشم هەیە کە خوا میهرەبانە و داوای لێ خۆش بوو لە خوا ئەکەم پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێ لە موقعێکی ئاوادا بێ هەرگیز خوای گەورە لە ترس ئەمی ئەمانەتی ئەداتێ و ڕەجاکەشی پێ ئەبەخشێت دەستان خۆش بە جەنابی مامۆستایمە کاتمان نەماوە بۆ ماوەی یەک خولەک هەندێک دوعا هەیە حەزەکەم بۆ بینەرانی بەڕێزی بەدەنگەوە بخوێنم ئینشاءالله هەر بە بۆنی مانگی ڕەمەزان و ئینشاءالله ئەگەر ئیزن بفەرمێ ئەگەر ئیزنم بەی دوو فەرمایش لەسەر دوعا فەرموو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم الدعاء ينفع مما نزل ومما لم ينزل دعاء ئیسفادەی هەیە بۆ ئەوەی لە ناڕەحەتیای خوا لەسەر لابە و بۆ ئەو ناڕەحەتیانش کە هێشتا نەهاتووە خوای گەورە ئەویشی پێلابە و بۆ ئەو خێری تیادای خوا بەردەوامی کە و بۆ ئەو خێرانەشی کە هێشتا بەڕێوەیە خوا زیاتری کە و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی لە خوا نەپاڕێتەوە یغضب عليه خوا پێی خۆشە دوعاکەی و بپاڕێتەوە و آخر فەرموودە سێ بەخشین هەیە بۆ دوعا یەکەم یا پڕ بەپڕ خوا جوابمانایەتەوە یا پڕ بەپڕی ئەوە زەخیرەیە بۆ قیامەت یا بە پڕ بەپڕی ئەوە ناڕەحەتی و نەخۆشی بەڕێوەیە بۆمان خوای گەورە ئەمان پارێزێ پێی داوای هەرسێکیانی لێ ئەەکەین وهو الغني الحميد إن شاء الله دوا بدواي أو دعاني كمن خانم أتينا لي نابريك جنابت بخير هنين وبوستو ديو زور سباس وجنابت إمام الصاد دستان خوش بك عزيز سباس اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا الله اللهم إنك عفو كريم
تحب العفو فاعف عنا يا الله. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا الله. يا حنان يا منان يا ديان يا ذا الفضل والكرم والجود والإحسان ثبت قلوبنا على الإيمان نرجو عفوك والغفران اجعلنا من عتقاء شهر رمضان يا كريم يا رحيم يا رحمن يا الله. بەڕێزان هاتینە کۆتایی بڕگەی بابەتی ڕۆژ ئینشاء الله. پاش ناوبڕێک دەینەوە خزمەتان بۆ ئەوەی بچینە لای لیژنەی بەڕێز و دەستکەین با بڕگەی پێشبڕکێ نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لەگەڵمان بن ئینشاء الله. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100 لە 100 سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. کارگەی برنجی ئاڵدان یەکەمین کارگەی برنج لە کوردستان. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتووک برنجی دەنکڕی کوردی ئاسا بەرهەم دێنێت لە تام و چێژدا هاوتایە بە برنجی خۆمان. ئەم کارگەیە گومانەکان ئەڕەوێنێتەوە و برنجێکی تەندروست لە چەڵتووک ئەخاتە نێو بازاڕەکانی کوردستان. برنجێک ڕەنگشوشەی و سروشتی بەرهەمهێنراو لە کوردستان بۆ تەندروستیەکی باش و باشتر. کارگەی برنجی ئاڵدان لە چەڵتووک برنجی ئاڵدانی بەرەمێنە. برنجی ئاڵدان ژەمێکی تەندروست بۆ هەمووان. خرمەی دێ واردن دێت و خرمەی بێت. ئۆ خەیارە نا خرمەی دێ هەواتە گێدەرە گێدەر خرمەی دێ ناری تێریە میزەڵانە نووسی عەشق
لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە پێکاتوە لە چەند مواصفاتێکی بەرز ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی ناونیشان سلێمانی شقامی بازنەی مەلیک محمود بەرامبەر بەنزیخانەی بینایی پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0 955 76 50 0 955 76 60 تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەرانی بەڕێزی خۆشەویست ئازیزان و خۆشەویستان هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی دوابڕگەی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان کە تایبەتە بە پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز کە لەلایەن لیژنەی زۆر بەڕێزەوە کاک شێخ حسێن و کاک دکتۆر مەحموود و کاک دکتۆر ئیسماعیل بەخێریان نەهێنینەوە بۆ نێو ستۆدیۆی کەناڵی ئاسمانی پەیام و هیوادارین سات و کاتێکی پڕ ئیمانی و ئینشاءالله پڕ لە چێژ لە قورئانی پیرۆز وەرگرتن ببین بەڕێوە ئینشاءالله لە ماوەکانی داهاتوودا دەچینە لای کاک شێخ حسێن تەبەن بە هاوکاری کاک ڕیاز ئەم بڕگەیەش پێشکەش ئەکرێ سوپاسی ئەویژەکەین و ماندووبوونیشی بەرز ئەنرخێنین کاک شێخ حسێن گیان بەخێر بێنەوە جەنابتان سەرکەوتوو بن خوای گەورە لەشتان ساخکا کە بەڕاستی ئەرکێکی زۆر قورسان لەسەر شانە بە هیوای ئەوەی خوای پەروەردگار ئینشاءالله هاوکار و یارمەتی دەرتان بێ. خوای گەورە ئێوەش موفقکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله الأطهار وصحبه الأبرار والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. صلاة ورحمة ودرود بو همو خۆشەویستان و دۆستان و ئازیزان و هۆگرانی قورئانی پیرۆز ببورن پێش ئەوەی خۆشەویستان وەرگرین بۆ ئەوەی بەشدار بن لە پێشبڕکێکە کە 5 خۆشەویستن لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان حەزەکەم یەک تێبینی بەسیط بم بە یەکێک لەو برایانە باسی ئەوەی کرد کە ئایا دووبارەکردنەوەی ئاەت دەرەجە ئەشکێ بەڵێ ئازیزان دووبارەکردنەوەی ئاەت لە کاتی تیلاوە بە پێی یاسای نێودەوڵەتی ئەو یاسایانەی کە دانراوە بۆ پێشبڕکێ نێودەوڵەتیەکان و بۆ پێشبڕکێ نیشتیمانیەکان کە لە سەرتاسەری جیهان و عێراقی خۆمان و جیهانی شائەکرێ هەموو دەرەجەی لێ ئەشکێت ئللا لە حاڵەتێک نەبێت لەو حاڵەتەی کە بۆ نمونە تۆ ئاەتێکە خوێنیتەوە وەقفێکی ئیضطراری توش ئەبێ لە شوێنێکە ئەوەستی کە گونجاو نییە ئەو کات ئەتوانیت لە شوێنێکی گونجاوە دەست پێ بکەیتەوە لە پێشترەوە ئەمە بۆت هەیە ئەو تۆزە دووبارە بکەیتەوە ئللا ئەگەر ئاەتێکی کامل بەبێ مبەرر دووبارەی بکەیتەوە ئەبێتە هۆی شکاندنی نمرە لە ئێوەی خۆشەویست بۆیە کە لە تیلاوەیە بۆ من زۆر جار 4-5 ئاەتەکە دووبارە ئەوە کاتی مەحفەلە کاتی ئاهەنگە لە کاتی مەحفەل و ئاهەنگە جیاوازە ئاەتێک بە چەند مەقامێکە خوێنێ یان بە طبقەیەکی سەوتی جیاوازتر ئەم بەرزترە لەو ئەو نزمترە ئەوە شتێکی ترە بەڵام لە پێشبڕکیا لە بەرەوە کاتەکە مەحدودە و ئاەتەکان محەددن ئەبێ بزانێت چۆن تەرتیبیەکە لە ڕووی نەغەمیەوە مەقاماتەوە لە ڕووی سەوتەوە چۆن پێشتر باسمان کردووە. ئێستا ئەچینە خزمەت برایەکی ئازیزمان لە شاری هەولێری خۆشەویست کاک ئیبراهیم معسووم عەلی. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. خواه سلامتان يا رب. حجر ئامادە کراوە بۆ جەنابتان لە ئاەتی ژمارە 87 بۆ 94 فەرموو ئەگەر ئامادەن دەست پێ بکەن. ما شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم.
ولقد آتيناك سبعا من المثاني والقرآن العظيم لا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم ولا تحزن عليهم ولا تحزن عليهم واخفض جناحك للمؤمنين وقل إني أنا النذير المبين كما أنزلنا على المقتسمين الذين جعلوا القرآن عظيم فوربك لنسألنهم أجمعين عما كانوا يعملون كاك إبراهيم وابدع بما تؤمر وأعرض عن المشركين صدق الله العظيم كاك إبراهيم جان عفو أتواني أجر زحمة نبي آياتي هشتا وهشت لا تمدن عينيك دوبارة بكيتوا لا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم ولا تحزن عليهم ولا تحزن عليهم واخفض جناحك للمؤمنين دست خوش بێ و خی گەورە پاداشتی خێر بداتەوە ئینشاء الله. کاک دکتۆریان ملاحظاتت چییە لەسەر خوێندنەکەی کاک ئیبراهیم؟ والصلاة والسلام على رسول الله. والله آياتي هشتا وهشت كلمي مبستم لكلمي لا تمدن نبو سكال بدايتها واضح نبو وكل لا تتمدنها تجم من جواها سمبيك كتبو خندو يعني خلاص كده بواتو كلمة بو نخونداتو مزانيا لا تتمدني خندو لا تمدني خندو من قمانم بو واخفض جناحكش تشوك واها تجم بلام ديارة احتمالي هي يعني خللك لقيانك يا ابو ببراسي بلا مزام تأشيد بمقوي كاتي جمان لا تتمدنبو يعني لا تمدنبو ولا حال لجاري دوما راسي خوينده وجاري كمش بيأشي راس بوي بلام اما جوان صوتك واضح نقيشت اما بله تبيني شيواني زوشاني باز بيد الا لكلمي
أو ما متعنا به أزواجا أو مدى الصلاة الزمنكي وكو بيويز نبو وآقداريش ولا تحزن عليهم لسريا أساكينك الزور من وها أكش وبواضح بخوانروا لقال يا آتي كلمة بيتي هاكا يتواني تيش تقريبا زمني غنى كان لتشن شوينك وزور جيغاي اواني ان شاء الله ئاگاداریان بێ بۆ جاری داهاتووتر خی گەورە سەرکەوتی کات. خی گەورە پاداشی خێری باتەوە. کاک دکتۆر گیان جەنابەت ملاحظاتت چییە لەسەر خوێندنەکەی؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە چەند ئاەتەی سوورەتی حیجر ئاەتەکان کورت بوون و یارمەتیدەری قورئان خوێن بوو لەوەی کە لە شوێنی گونجاودا بوەستێ هەر بۆیە یەک ئاەتیان تۆزە دوور و درێژ بوو ولا تحزن عليهم لەوێ وەستا دیارە وەستانەکەی شوێنێکی گونجاوە و دەستپێکردنەوەکەشی بە هەمان شێوە گونجاو بوو. خی گەورە موفقی کە و سەربەرز بێ. دەستخۆشی لێ. دەستی ئێوەش خۆش بێ کاک دکتۆر گیان. کاک ئیبراهیم معسووم لە شاری هەولێر بە قەرار دەستی پێکرد بە طبقەی قەرار لە سەوتا دەستی پێکرد و چووە جواب، بەڵام نەمبینی لە جواب تێنەپەڕی هەر لە جوابا مایەوە وەکو نەغمە و مەقاماتیش بەیاتی خوێن و مایەوە لە بەیاتی تەوەسوتی خوێن بەس واضح نەبوو بەیاتی تەوەسوتەکەی ڕستی خوێن سێگای خوێن نهاوەندێک کە هیچ واضح نەبوو نهاوەندەکەی خوێندی عموماً خوێندنەکەی خراپ نەبوو بەڵام ئەیتوانی لەبەرەوەی ئەو مەقامەکانی ئەزانین بە شێوازێکی جوان خوێندی ئەیتوانی شتی باشتر ئەدا بکە. ئینشاءالله خی گەورە موفقیکە. بەشداربووی دووەممان کاک محەممەد عەلی لە بەکرەجۆ. سلام عەلەیکم کاکە محەممەد. وعليك السلام ورحمة الله سرچاو. کاکە محەممەدیان ئامادەی ئینشاءالله؟ ئینشاءالله لەسەر خۆ. دەی کەوابێت سوورەی ئەلئیسراء ئاەتی 78 بۆ 82 مان بۆ بخوێنە گوێبیستی جەنابتین. ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أقم الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل وقرآن الفجر إن قرآن الفجر كان مشهودا ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا وقل رب أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا وقل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا وننزل من القرآن
وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا صدق الله العظيم. سپاس بۆ برایی بەڕێزمان کاکە محەممەد علی لە بەکرەجۆ ئەمجار لە خۆمەوە دەست پێەکەم کاکە محەممەد خۆی گەورە پاداشی خێرتان بداتەوە ئینشاء الله. ئەم شوێنەی کە بۆی دیاری کراوە لە سووری پیرۆزی ئەلیسرا شوێنەکە ئاسانە و ئاەتەکانیش زۆر درێژ نین، بەڵام من لە ڕووی سەوت و نەغەمەوە قسەی لەسەرەکەم وەکو سەوت قەرار دەستی پێکرد و چووە جواب ئەیویست بچێتە سەروتر وەکو جوابی عالی، بەڵام هەمووی نەشازات بوو. کە گەیشتە وەجعل لی من لەدونکە سوڵتانە نەسیرا وەکو لە ئینەکە ئەوترێ هەندێک هین هاتە سەر گەروی و لە قورگیا نەیتوانی سینەکە دەکات پێوترێ عوارض طبیعیە، ئەوە ڕێگر بوو لەوەی کە بتوانێنکە. پاشان لە ئەوڵەوە کە دەستی پێکرد ئەقیم من وامزانی بە اختیلاوی عێراقی خوێنێ، چونکە قرائی عێراقی تۆزێک سورعەتی پێوە دیارە وەک قرائی میسری نییە کە مەسەلەن بۆ ئەم ئاەتای خوێنی تۆ ئەقیمی الصلاة لدلوك الشمس إلى غسق الليل أو كذا سبيك أقم الصلاة تقريبا أقيم كتا أجيت الفلامي صلاتكش بعراقي العراقي أشوف هاشا لآية رب عسى أن يبعثك ربك مقاما محمودا خروجي صوتيا بين مشازي هبو والسرعة جل التلاوة لا دشونا خاوي ولا دشونا يعني سريع أبو يوا أما جنابه شو كابي أولي تلاوة خوانك تاك وتاكي وكو خويبه وكو مقام بيات والرست والسيقاوش لأخوتاي آيتي وننزل من القرآن تا قيشة ورحمة للمؤمنين اليابة شوارقا خوندي جو بيات ببياتك خير واضح وأما مقامات أنش كخوندي هيتشان واضح نبون بتواوتي داواکارم ان شاء الله خوای گەورە موفقی کا و زیاتر هەوڵدا کاکە محەممەد بۆ ئەوەی بتوانێت شتی باشتر ئەدا بکات. خوای گەورە موفقیان کە. ئەچینە خزمەت برای عزیزمان کە دکتۆر ئیسماعیل دادوەری تەجوید ان شاء الله بزانین تێبینەکانی ئەو چیە لەسەر خوێندنەکەی. بەسی خۆش بێ کاکە محەممەدی بەڕێز. بسم الله الرحمن الرحيم للفظ جلالها أكيك مكسورة أقول وريانا بين شون درجات الله بسم الله الرحمن الرحيم بسم الله وكو ها دريناك يقول بسم الله الرحمن الرحيم بوشي وازا كوتاي كان هم مدي عوضة بو معناي كتنوين يكمان هي تنويني فتحة كوسيلة سريبة مدي كي عوض ك هيك كالملحقات مدي طبيعية وكو مدي طبيعية ما حسابي بو كاين هرواشة قاعدة مدي طبيعي بس راجع بجيبه دريجي مكرو لحد خوي كان مشهودا دريجي مكرو ياخد كان زهوقا لحد خوي بازيات النبي دو حركة زيات النبي دريج بكده تمام. ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك همزة كتشيل يا هاو تسهيل كده عسى أن يبعثك أقداري همزة كباباس ما كوب بيش وتريش لكلمي وأخرجني همزة كي أقدار با تفخيمي ما كلا بريولة دواي خوي بيتي خاء هاتوا وجعل قلقلكي بواضحي بخونا روا وزهق الباطل لو مصافياك كيش سرقا قافك إسراعك بلا بليك تيادروز بو كم بلا بليه ببراود ببشو باشي خوي اختلاس لحركاته وقصوري لزمني نطقي حرف كان هدوز أبيت هكذا بيتي رائبة لك
وشيء القرآن وننزل من القرآن بأندازي زمني خوي لسبيتي الراء ساكنة كبوسته وننزل من القرآن قرآن بوشوازة رأك بنطقه صحيح بيت تربع عام جاقداري زمني غنى كان بيت أو مجارباسي كينوش شان حالتك بيزنا كيلا بشينا تفاصيل سربز وسرفراز بلاي بريزم خواهی گەورە پاداشتان باتەوە کاک دکتۆر گیان جەنابەت. بەڵێ بەنسبەت کاک محەممەد عەلیەوە چوار حاڵەتی تێبینی پێویستە لەسەری بوترێ. یەکەمیان ومن الليل فتهجد به نافلة لك. چەند جارێک گوتومانەوە تومانە جاری وا هەیە قورئان خوێن لە شوێنێک ئاوەسێ گونجاوە بەڵام دوایی پێویستی بە لێکدانەوە هەیە چونکە ئەوەی دوای خۆی پەیوەندی پێوەی هەیە. هەر بۆیە لێرەدا بە دوایە ڕاستەوخۆ دەستی پێکردەوە عسى أن يبعثك ربك مقاما محمودا کە دیارەوە دەست پێکردنەوەیەکی گونجاو نەبوو. دواتر لەسەر و ئەخریجنی مخرج صدق بە هەمان شەوتمان لەوەستا گونجاوە بەڵام ئەو مەقطعی دوایش بە هەمان شەوە هەر پەیوەندی بۆ هەیە بۆیە مەقطعێک لە پێشترەوە بڕگەیەک لە پێشترەوە وڵێتەوە ئەخریجنی مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا ئاوە باشترە. جاری سێم لە شوێنی سێمە لەوە ننزل من القورآن وەستا دوایی دووباری کردەوە بەبێ نازانم هیچ پێویستیەکی بە و دووبارەکردنەوەی نەبوو شوێنەکەش گونجاو نییە بۆ وەستان لە بیدایەتی ئاەتەکەەوە دەستی پێکردەوە. چوارەم حاڵەت دیارە حاڵەتێکی وەقف کە جائز نییە بکرێت لەسەر وەڕەحمەت للمؤمنین لەوێدا وەستا و دواتر ڕاستە خۆ یەکسەر دەستی کردەوە بە خوێندنەوەی ولا يزيد الظالمين إلا خسارة. هەوڵ بدا وەگوتمان بۆ یاساکانی تەجوید و هەروەها بۆ هەوڵدا زیاتر لەمانە تێبگا یاخود پشت بە شوێنی وەستانەکانی قورئان بەستێ خاصەتەن ئاەتەکان زۆر دوور درێژ نین. خوای گەورە موفق و سەربەرزی کا و ئینشاءالله بەردەوام بێ لە خزمەتکردنی قورئان. خوای گەورە جەنابشتان موفق کا ئینشاءالله کاک دکتۆر. ئەچینە لای بەشداربووی سێهەممان کاک ئیدریس حەسەن شەریف لە سلێمانی. سلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. الله سيبارك الله يخواتان لبك الله يخوات جنابي شد كاك إدريس جان. سورة بيروزي إسراء آياتي 23 و 26 هل بجاردي جنابتا إن شاء الله دست بيبكا وباب جوبيستي جناب بين فرمو. إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا. إما تبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما. واضرب لهم من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا.
ربكم أعلم بما في نفوسكم إن تكونوا صالحين فإنه كان للأوابين غفورا وآت ذا القربى حقه والمسكين وابن السبيل ولا تبذر تبذيرا صدق الله العظيم. سپاس بۆ برای ئازیزمان کاکە ئیدریس حەسەن لە سلێمانی، خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە. کاک دکتۆری ئیسماعیلگیان تێبینیەکانت؟ بڵێ دەستی خۆش کاکە ئیدریس. زۆر جار ئەڵین سەوتەکە لە تەلەفۆنەکە زۆر وازەح نییە، ئینشاڵڵا بۆ قۆناغی دواتر ئەوانەی کە سەر ئەکەون دێنە ستودیۆ لێرە خوێنن ئینشاءڵڵا. لەبەرەوە هەم باشی گوێمان لە سەوتیانە بێ، هەم دیقەتی ژەدەین لە دەموپلی ئەمزانی چۆن چکە هەندێک حاڵت هەیە پێویستەکە ببینین تەقیمەکرێ بەڕاستی، هەندێک ئەحکامی هەندی حکمی تەجویدی هەیە، ئەڵم بێن دەکەس گلەی ئەوە بکەن بڵێ چۆن هەڵسەنگاندنی قورئان لە ڕێی تەلەفۆنەوە ئەکرێ. لەبەرەوە بە بەڕاستی وایە لە شوێنی دوورەوەیە، ڕەنبێ هەر سەر نەکەوێت بۆ ئۆتۆماتیکی سەر نەکەوێت بۆ قۆناغی دوو جا هاتنی و بەڕاستی گەڕانەوەی لەم کاتی ڕەمەزان و بە ڕۆژوبوونەیە زەحمە دەبێت بۆ جەنابیان. بۆیە واوەمان باشزانی قۆناغی یەکەم لە ڕێی تەلەفۆنەوە بێت. بە تەئکید ئێمە ئەتوانین، ئێمە ئەوە نییە لەم قۆناغیە کەمەیا بڵێن ئیلا ئێمە دەکەس سەر ئەخەین، ئیلا بێ دەکەس سەرکەوێ، ڕەن بێ بینی دەهەم و یانزەهەم تا دوانزەهەم بە پۆینتاتێکی بەسیط نەخێر، ئێمە عەدەدێک سەر ئەخەین ئەوانەی کە بزانین مستحقی قۆناغی دووەمن سەریان ئەخەین. شەر نییە دەکەس بێ لەوە چێ سیانزە کەس بێ، لەوە چێ چواردە بێ، لەوە چێ حەڤە بێ. لەبەرەوە مەگەر کەسێک دڵنیا بین لە ئەحکامی تەجویدە هەم ضەعیفە یاخود لە سەوت و لە ئەدای سەوتیە ضەعیفە، ئەو کاتە قەرارە درێ و کەسە سەر نەکەوێت. بەنسبەت کاک ئیدریسەوە هەندێک جا سەوتەکەی وازحەیەکی پێوە دیار نەبوو، بەڵام بە عموم قیرایەکی باشی خوێند، چەند تێبینێکی بەسیط بۆ جەنابیان. فلا تقل ف مفتوحە کە دەست پێ ئەەکەیتەوە فتحەکەی و خۆی بخوێنیتەوە، دەمت بکەرەوە بڵێ فەلا نەک فەلا تەقول، فەلا تەقول بەو شێوازە فتحەکەی جوان ناوترێ. پێش ئەویش یەبلوغەنە عیندەکە الکیبەر، ئەو ئیخفاء ئاگداری زەمەنی غونەکەی بە. وقل رب ارحمهما كما ربياني باءكا مشددة زمني خوي بدري لكاتي باء مشددة بلمكا بروي بودواي خوي شكا حقي أو حرف أفوتين. فإنه كان للأوابين أو همزية تسيلت ياكد، فإنه كان للأوابين همزة كتشيلي هات هەندێک لە صیفەتەکانی بە تایبەتی صیفەتی شیدەی لە دەستدا. و ئاگداری وەبنە سەبیلی پیتیسینیش مشددە، ئاگداری زەمەنی نوتقی حرفە مشددەکە بەواتە کاتی پێویستی خۆی پێ بدە پەلەمەکە لە کاتنی لە کاتی دەربڕینیا کاتێکەکەیتە سەر هەندێک کە حرف هەندێک کەلیمات پەلەمەکە کە پەلەت کرد واتە کاتی کەمت پێدا، کە کاتی کەمت پێدا واتە قسووری ڕوئەدا لە زەمەنی نوتقی حرفەکە و لە دەربڕینی حرەکاتەکانە لە فتحە و ضەممە و کەسرەکانە، ئەمەش بە بەراورد بە پێش و پاشی خۆی هەڵە دەرەچێت. خی گەورە سەربەرز و سەرفرازت کا و موفق بیبرام. خی گەورە پاداشتی ئێوەش باتەوە. ئەچینە لای برای بەڕێزمان کاک دکتۆر مەحموود. بەڵێ بەنسبەت کاگریسەوە دوعای خێری بۆکەنەوەڵین دەمی خۆش بێ، خی گەورە موفقی کا. بەڵام دیارە بەنسبەت یاساکانی وەقف و ابتیداوە
ڕەنگە بەهۆی ناچاریە و بێ ڕەنگە بەهۆی کە ناسی پێنەما بێت لەسەر وشەی فەلا تەقول وەستا جوانتر وابوو یا گونجاوتر وابوو لەسەر فەلا تەقول لەهما ئوف ئالەوێ بوەستایە و کە دوایی دەستی پێکردەوە دەست پێکردنەوەکەی گونجاو بوو خۆی گەورە مۆفەق و سەربەرزی کار دیارە ڕەنگە ڕۆژوش و ئەو شتانەش تەسیری هەبێت لەوەی کە هەناسی و پێویست پێ نەبێت یاخود ماندوو بێ لە خوێندنەوەکە هەر ئەو تێبینێتە بوو بەڵێ تێبینەوە دەست خۆش بێ خۆ مۆفەقتان کە ئینشاءالله شێخسێن من لە دەرەوە هەندێ ڕەفیق و دۆست پێم مەڵێن نەکاک دکتۆر مەحموود بۆ تەساهولە نەکاک دکتۆر ئیسماعیلیش بۆتن تۆڵێ ماشەڵڵا اینجا بە خۆ مەڵێن ئەڵەن تۆ کە قورئان و شتە خوێنی چۆن لە بەردەمیا قورئانە خوێنی ئەڵە من تا ئێستا نەمێراوە لە بەردەمی کاک دکتۆر ئیسماعیلا قورئان خوێنم برام خۆی باش تعریسکەم ماوەسا جەنابی دکتۆر مەحموودیش خۆی ئەزانێ ڕەن بێ وەقف و ابتیدا بەڕاستی تۆ ئەگەیتە ئەو شوێنە ئەوەستیت کێشەی نییە یعنی جاری وا هەیە کۆمەڵ ئاەتەیە کورتن یعنی زۆر ئاسانە قوتابی بە ئاسانی بخوێنێتەوە لە وەقف و ابتیدا هەڵە نەکات بەڵام تۆ هەر کەلیمەیەکەی خوێنیتەوە لە حرف و لە حرەکات پێگاتووە هەر هەمووی قابلی هەڵەکردنە متەسەورەکەم ئەم فەرعی من ئەم حەقی بدن بە جەنابی مامۆستا مەحموودیش بە هەمان شێوەویش تێبینی و هینی خۆی ئەبێ بە تەئکید شتەکە تەشەدود نییە بابی تەشدید نییە بڵین حەسکین لەسە بەرامبەری قورسکین خۆم پێم خۆشە و کەسی کە قورئانە خوێنی هیچ هەڵەیەک نەکا لە ئاخراوەم پێ خۆشە کاڵەم ئەلحەمدولیلا تێبینیم نییە لەسە قیراءەکەت یعنی ئێمە وا مرتاح بین بەڕاستی بەڵام لەبەری مسابقەیە ڕەن بێ هەندێک مەقتەحی ئێمە باش ناگاتە گوێمان لە سەودی خەڵکێکی تر کە ئەهلن لە مەجالەیە کە گویان لێتی ئەڵێ باشە خۆل و شوێنەیە هەڵی گر مامۆستا بۆ نەیگرت دڵیانەکەم و گوێمان لە هەندێک مەقتەعنیە لەبەری تەلەفۆنە شەپۆلێک ئەدا سەوتەکە ون ئەبێ و دێتەوە لەبەرەوە لەو شوێنەیە ئێمە هەندێک جار ڕەن بێ ئێمە بەعەکسەوە ڕەن بێ قسووریمان هەبێ لەوەیە کە هەندێک شوێنێ باش گوێمان لێ نییە تێکیکردنەوە لەسەر قسەکەی کاک دکتۆر ئیسماعیل دیارە ئەمە نەزانین تەجوید بوارێکی زۆر فراوانە بەڵام وەقف و ابتیداء پەیوەندی بەوەی لەکوێ ئەوەسێ لەکوێ دەست پێکات وەڵام سێ حاڵەت چوار حاڵەتی هەبێ جا تێبینیەکان ئێمە لەسەر حاڵەتەکەی کە نەگونجاوە نەک لەسەر حاڵەتەکان بێ کە دروستە چونکە ئەگەر پێویست ناکە قسە لەسەر بکەین کە دروستە ئێمە تێبینیەکان ئەڵێن بۆی ئەو قورئان خوێنانە ئیستیفادە بکەن و هەبە هەمان شێوە گوێگریش ئیستیفادە بکات لەوەی کە ئەو حاڵەتانە شارەزاتر بێت خی گەورە موفقیان کات خی گەورە هەموو لایەک موفقان ئینشاءالله نازانم لە کۆنتڕۆڵ برانی ئازیز کیان بۆ ئامادەکردوین لەو قورئان خوێنانە ئەگەر هەر کەسێکیان ئامادە کردووە فەرموو با گوێ بیستین بەیەکەوە الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين رحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا
وإذا أنعمنا على الإنسان أعرض ونأى بجانبه وإذا مسه الشر كان يئوسا قل كل يعمل على شاكلته فربكم أعلم بمن هو أهدى سبيلا ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا بەڕاستی شێخ محەممەد صدیق منشاوی ئاوی دڵەدا خی گەورە گۆڕی پڕ نورکە ئینشاء الله من ئەمەوێت چەند ملاحەزەیەک بدەم لەسەر خوێندنەکەی برای ئازیزمان کاکە ئیدریس حەسەن شەریف کاکە ئیدریس دەنگی خۆشە بەڵام نازانم لەم تیلاوەیە تۆزێک ترسی پێوە دیار بوو و تووشی ئیرتیباک و ئەوە بوو هەستم پێکرد چونکە کۆمەڵێک شت هەیە کە لە کاتی خوێندنی قورئانە تۆ ئەی خوێنی لە یاسای سەوت و نەغەمە ئەبێ مراعاتی بکەیت مثلا ئەو شتانە یەکێک لەوانە مرونەة الصوت العرب والزخارف التحكم في الصوت والنفس المساحة الصوتية ئەمانە تۆ ئەبێ ئاگاد لێ بێ ئەم مەقاماتانە ئەخوێنی ئەبێ ئاگاد لێ بێ جارێ ئێمە لە بیدایەتی ئەم بەرنامەی پێشبڕکێ باسمان کرد وتمان تەجوید زۆر گرنگە و کە تۆ بە مەقام ئەخوێنی مەجالمان داوە کاڵین مەقام پێی ئەخوێنیت و جائزە و ڕەوایە ڕەئی تەواوی ئەوانەی کە شارەزان لەو بوارە ئاخر شت کە من پێی گەیشت بێتم هەمویان کۆدەنگن لەسەر ئەوەی قورئان بەدەنگی خۆش بخوێنرێتەوە ئیتر لا مشاحەتە فی الاصطلاح ئەو پێ ئاڵێ ئەم مەقامە ئەوە ناوەکەیەتی لایەکێکی تر بە جۆرێکە کێشە لەوانە کێشە ئەوەیە کە تۆ وا بکەی بە نەغمە و بە دەنگەکە و بە سەوتەکە بخوێنی مافی تەجوید پێشێلکەی تەجوید ناوەکەی لە خۆیایەتی یعنی شتێکی بە جوانترین شێوە بیخوێنیتەوە هونەر لەوایە کە ئەم کەسەی قورئانەکە خوێنێ هەم یاساکانی تەجوید تەطبیقکە هەم وەقف ابتیدا تەطبیقکە بە جوانی و هەم دەنگی خۆش ئەدا بکە ئێستا گوێمان لە مامۆستای مەرحوم شێخ محەممەد صدیق منشاوی بوو انتقالی کرد لە بەیاتەوە لە ڕاستەوە چوو بۆ سێگا ئەوانشی خوێند بەڵام تەجویدەکەیشی مەزبوط بوو مەبەستم لە کاکە ئیدریس نییە مەبەستم لەوەیە ئەمە وەکو بیرخستنەوەیەک باسم کرد كاك إدريس لصغيرة نفسي بينا ما كوت النشاز في الصوت لصغيرة كما ربياني صغيرة نشاز يعني خروجي صوتي هبو لا وقل رب ارحمهما لباس سرعتك كده مو جارك دكتور إسماعيل أما جبوك قال سرعة هبه الأولي تلاوة كتأخير وانا به اختلاس رودا لعنده وشاع بباشي درناك بسريعي الرابع سريع عموما خرابنا بتلاوكي صوت للروي صوت وقرار وجواب جوابي بكارنا وتقريبا محاولة كنت جوابي عالي لوا وستا للروي مقاماتي شو ترنم بياتي خويند وبياتي توسط يعني بيوتري بياتي شوري خويند شو الرست وشو السيقا وقرايا وبيات خوي قروا موفقك إن شاء الله أتشيل لا إبراهيكي ترمان لا أكري كاك رياز فرزو
كاك الرياض السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك الرياض كان باشي كان برازي مانستا خوا موفقتك. دەڤەری ئاکرێ گەرم نییە؟ بەڵێ گەرم نییە ئەو منتیقەی لای ئێوە ئاکرێ؟ ناڵە لێرە باشە الحەمدولله بەس ئەمڕۆ تۆزێ گەرم بوو بەس دوێنێ پێر باشتر بووانی. خوا موفقتان کە ئینشاءالله. ئامادەیت؟ ئەرێ لە احتیمالە ئینشاءالله ئینشاءالله. سوورەی پیرۆزی بەقەرە ئاەتی 285 بۆ 286 فەرموو دەست پێ بکە. بەڵێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله لا نفرق بين أحد من رسله وقالوا سمعنا وأطعنا غفرانك ربنا وإليك المصير. لا يكلف الله نفسا إلا وسعها لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين. صدق الله العظيم. صدق الله العظيم. سپاس بۆ برای بەڕێزمان کاکە ڕیاز فەرزۆ لە ئاکرێ. ئەچینە لای برای بەڕێزمان کاک دکتۆر مەحموود دادوەری وەقف و ئیبتیدا با بزانین تێبینیەکانی ئەو لەسەر خوێندنەکەی کاک ڕیاز چیە فەرموو. بەڵێ بسمیلا. دیارە دەستخۆشیمانێ بۆ برای بەڕێزمان کاک ڕیاز لەوانەیە کاک دکتۆر ئیسماعیل هەمووتان متفق بن لەسەرەوەی کە ئەم برایمان پێویستی بە قورئان خوێندن هەیە لای مامۆستایەکی شارەزا بۆی هەندێک ئەحکامی تەجوید هەیە هەندێک ئەحکام هەیە لە قورئان خوێندنەوەیە باشتر زەڵبتی بکە. خۆی گەورە مۆفەقیکە. یەک حاڵەت هەبوو بە نیسبەت یاساکانی وەقفدا وەک باسم کردیانی ئێمە پەیوەندی بە شوێنی وەستانەکانەوەی تێبینیت هەبێت لەسەر یەک ناوانی کە دروست بێ و ئەم ئاەتانەش لەم قۆناغەدا یارمەتی دەرن بۆ قورئان خوێنەکان کە کەمتر ئەکەونە هەڵەوە چونکە شوێنی وەستانی زۆر تایە. هەندێک ئاەت هەیە دوور و درێژە
و شوێنی وەستانی زۆر کەمتیان مەجای تیانی قورئان خوێن لەوانەدا زیاتر لە اختیبارە دەرێکەوە کە ئاستی چۆنە لەبەرەوە یەک حاڵەت هەبوو لەسەر وەڕوسولی هۆستا دوایی کە دەستی پێکردەوە وەکوتوبیهی وەڕوسولی دیارە هەم دەست پێکردنەکە هەم وەستانەکەی گونجاو نەبوو زۆر خی گەورە موفەقیکا من هەرەو تێبینیم لەسەریەوە خوا موفەقتان کاک دۆریان جەناب بەڵێ دەستی خۆش بێ کاکە ڕیاز ئینشاءڵڵا کاکە ڕیازیان لای مامۆسایەکی شارەزا لە بواری ئەحکامی تەجویدە دەستکە بە قورئان خوێندن ختمێکی لەلا بکە حاولە بکە چۆن ئەڵەیت تا ختمەکە تەواو ئەکەی لای لامەچۆ ئەوەی کە هەستمان پێ کرد یعنی قیرائەکەت قیرائەیەکی سەرەتاییە لەبەرەوە ئاگاداری کۆمەڵە شت بە هەروە باسی کۆمەڵەشتی زەقەکەین کە لە قیرائەکەی کاکە ڕیاضی ژێمان لێ بوو هیچێک لەوانەگە دیقەت بین لە دێڕی دووەمی قورئان خوێندنەکەیە کۆمەڵێ مەدی سیلەمان هەیە سیلەی سوغڕایە کە وەکو مەدی طەبیعی مامەڵی لەگەڵاکەین من ربه والمؤمنون وملائكته باشە بەمش ئاگاداری ئەمانە بە ئەمانە سیرەکەی هائێکمان هەیە مەکسورە ربه هائەکە مەکسورە لە دوایە یائێک کراوە وەرگەڕاوەتەوە بە پێچاوانەوە نووسراوە یائەکە ئەمە مانای وایە ئەم شوێنە مەدی سیلەی تایە لێرە سیلەی سوغڕایە طبعا لە کاتی وەصڵە بەڵام لە کاتی وەقفە ئەوەستین لەسەری بەساکینی من ربه وملائكته بەو شێوازە بەڵام کە ڕۆشتی بەسەریا بێ بڵێ من ربه والمؤمنون وملائكته وكتبه ورسله بەو شێوازە کەلیمەی وەڕوسولی سینەکە ضەمەی هەیە تۆکردت بەواو وەڕوسولی بەو شێوازە ئاگداری پیتی ڕائەکان بە ڕاء کە کەسری هەبوو بە مڕەقەقی هاتووە لا نفرق باشە یاخود وإليك المصير بەرێ ئەی خوێنینەوە بەعام ئاگداری صفاتی حرفەکان بە کە لێرە مەجال نییە و ئاگداری غونەکانت بە هەندێک جار غونە تەفخیمەکەیت پێویست ناکە أنت مولانا نەک أنت مولانا ئاگداری ئەوە بە جام زۆر جار چکە خۆم لەسەر ڕاستەکە ڕایەنەوە نازانم ئاڵەکە تەقلیدەکەمەوە بە حەقەت لەبەرەوە هیوادارم ئەم برا خۆشەویستە بە دەقیقی تر و بەڕێک و پێکتر لای مامۆسایەک قورئان بخوێنێ ئینشاءڵڵا هەم مەخاریجی حرفەکانە ضەبط بکە هەم صیفات ولا هەمان کاتیشە ئەو ئەحکامانەی کە لە ئەنجامی تێکەڵبوونی حرف و کەلیماتەکانە دووزە بن سەربەرز و سەرفراز بێ برا خۆشەویستەوە خی گەورە پاداشی خێرتان بداتەوە ئینشاءڵڵا تێبینی بەندە لەسەر خوێندنەکەی کاک ڕیاز فەرزۆ کاک ڕیازگیان منیش هاودەنگم لەگەڵ هەردوو برای ئازیزم کە پێویستە کا جەنابەت لە لای کەسێکی شارەزا هەم قورئان و هەم زانستی تەجوید بخوێنی طبعا مەقامەکانی هیچی وازح نەبوو و بە طبقەی جواب دەسی پێ کرد و کۆتایی ئاەتەکەی لەگەڵ ئەوڵی ئاەتەکە وەکو یەک نەبوو ئەوە نەبێ یەک تۆز گوێم لە بەیات بوو ئیگنا باقی مەقامەکانی بە شێواوی خوێندی يعني زۆر واضح نەبوو اینجا تکرار الآية بدون مبرر يخصم منه درجة ئەگەر یەکێک ئاەت لە خۆی دووبارە بکاتەوە بێ ئەوەی هیچ مبررێکی نەبێ دەرەجەی لێ ئەشکێت طبعاًەوە حەقی پێم وابێ حەقی کاک دکتۆر محمودە ئەوە لا يكلف الله نفسا إلا وسعها دوو کەڕەت دووبارەی کردەوە ئینشاءالله سەرکەوتووە بی بەس بە شەرتێکە هەوڵبەی کە لای کەسێکی شارەزا زیاتر لە قورئان شارەزا ببی خوای گەورە موفەقتان کات کاکە ڕیازیان ئەچینە لای کۆتا بەشدار بوومان کاک زانە محەممەد سەعید لە شارۆچکەی عەربەت کاکە زانایان ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. کاکە زانایان جەنابتان لە عەربەتن؟ بەڵێ ماوەسای بەڵێ باشە قوربان گیان. سوورەتی پیرۆزی ئیبراهیم ئاەتی ژمارە 35 بۆ 38 بۆ جەنابەت ئامادە کراوە فەرموو بای گوێبیستی جەنابەت بین. لە خزمەتان بەخێرشە.
أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام رب إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم ربنا إني أسكنت من ذريتي بواد إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء صدق الله العظيم
سپاس بۆ برای ئازیزمان کاگزانە محەممەد سعید. ئەچینە لای برای ئازیزمان دکتۆر ئیسماعیل بابزانانی تێبینەکانی چێ لەسەر خوێندنەکەی کاگزانە فەرموو. دەستی خۆش بێ کاکەزانەی خۆشەویست. تێبینیەکان شتی بەسیتن لەوانە لە بەسمەلای بسم الله الرحمن الرحیم. بسم الله کەسرەی هەیە، الرحمانی کەسرەی هەیە، ئاگاداری ئەو کەسرانە بە حەقی خۆیان پێ بدە. ئامینە وەجنوبنی چیتیانە غونەیتیانە بێت چۆن بیخوێنینەوە رب اجعل هذا البلد آمنا واجنبني بەو شێوازە. ئاگاداری زەمەنی غونەکانمە بە تایبەتی لە نون و میمە مشەدەدەکانە ربنا إني بەو شێوازە، یاخود لە حاڵتەکانی ئیخفا و ئەو بابەتانەشە من ذريتي عند بيتك المحرم فاجعل أفئدة من الناس أقداري أوبا تهوي إليهم زمني مدك وارزقهم من الثمرات باتساع صفة همزي هي مهما كان لنا متحرك شبالام أبي هەی بە صیفەتەکە نابێ لی بکەیتەوە. تێبینەکە ئەوشتە بەسیتانەیە و سەربەرز و سەرفراز بێ برا بەڕێ زەمان. ئەمەفەقەتکە چینە لای کاکتۆر مەحموود فەرموو. بەڵێ کاکزانە دەستخۆشی لە یەکەین موفق بە یا ڕەبی بەنسبەت حاڵەتەکانی وەقفیدا دیارە چونکە ئاەتەکانی ئەم تۆزە دوور درێژ بوونیاوەک باسمان کرد جاری وا هەیە شوێنی گونجاو نییە بۆ وەستان لە ئاەتەکە و هەمووی ڕەبتی بەیەکەوە هەیە هەندێک حاڵەتی تیا دروست بوو لە ئاەتی 35دا وەستانێکی کرد و دەستپێکردنەوەکە هەردووکیان باش بوو لەبەر وتمان ئاەتەکە درێژە ئامینە دواتر کە دەستی پێکردەوە رەبی جعل هذا البلد آمنا دەستخۆشی لێکم. بەڵام دواتر لە ئاەتی 37دا ربنا إني أسكنت من ذريتي بواد لەوێ وەستا دیارە ئەوە مەوصوفە صیفەکەی لە دوایەوە هاتووە گونجاوترەوە بوو لەسەر بواد غير ذي زرع لەوێ ئەگەر ناچار بوو بوەستێ دواتر کە دەستی پێکردەوە إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم بە هەمان شێوە لەوێ کە وەستا وەکوتمان لەبەرەوەی ئاەتەکە درێژە دواتر دەستی پێکردەوە بە ربنا ليقيموا الصلاة بە هەڵە لەسەری حساب ناکرێت. تهوي إليهم لەوێ وەستا چۆن ینی وەستانی زۆر کرد پێویستی بەم هەموو وەستانە بۆ ڕاست ئاەتەکە درێژە بەس هەوە بدا کەمترین وەستان بکە خاصەتەن کە شوێنی وەستانی گونجای زۆر تیانە بێ خوای گەورە موفق و سەربەرز و سەرفرازیکە ئینشاءالله. ئامین. کاکە زانە طبعا نەشازی هەبوو لە دەنگا بەشی دەنگ إنك تعلم ما لما نخفي وما نعلن كوت نشازوا بحيكي صوتي كوت قرقوا وما يخفى على الله لبيع انتقالي بوكرد بوبيات كلن نعلنها وستا. طبعا المكوث في مقام واحد بقدر زائد يخصم منه درجة. مثلا تو سيدر هرب أي مقام بخوني نابه تو هرب ميت ولا مقامك بانتقال كي بس بشيويكي جنجاو انتقالك يبو بياد لكوتايا تشاق نبو بياتي خوين وبياتي توسط الرصد موازحنا برصدكي ليك كلمة يعني كل شو السياقة حتى كوتاي بيانا هم بس سياقة وما عدا آياتي أخير نبي خواي جورا موفقك هذا كاتمان هيش معه. والله لو أنت 3 دقائق من ما أم 3 دقائق جنابت أجر 2 ساعات القرآن من بخيني خاف بعدش تبعته إن شاء الله. إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام. رب إنهن
أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء صدق الله العظيم. خی گەورە پاداش بداتەوە یا شەیدجان خی گەورە خێتان بنووسێ. بەڵێ بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی گۆڵزاری ڕەمەزان هاتە کۆتایی و سپاسی ئەو ستافە بەڕێزە ئەەکەین کە لەم بەرنمەیەدا ماندوونە ناسانە توانیان ئەڵلقەیەکی ترتان پێشکەش بکەن تا ئەڵلقەیەکی نوێی بەرنامی گۆڵزاری ڕەمەزان سبەینە ئینشاءڵڵا پێتان نەگەینەوە. دوعای خێرمان بۆ بکەن خی گەورە پشت و پەنای هەموو لایەک بێت جوانترین و ڕەزاوەترین بەرنامەتان بتوانین پێشکەش بکەین ئینشاءڵڵا. بەڵێ خۆشەویستان بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.